بەڕێز مالیک فرانسیس شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەندامی پارتی کۆماری لە سەیدا و لەگەڵم دەبێت. بەڕێز مالیک سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمە بێ سەبارەت بە ڕوانگە و دیدگای نوێی ئەمریکا بە نسبەت سیاسەتی دەرەوەی لە بەڕێزت بپرسم. ئەم سەردانەی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا و ئەم دیدار و کۆبوونەوانە پێت وایە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا دەباتە چه قۆناغێکەوە؟ ئایا قۆناغێکی نوێمان دەست پێ کردووە؟ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە، سپاسی کەناڵەکەتان دەکەم. سەبارەت بەو سەردانە وەکەوەی کە قسەم لەگەڵ هاوڕەکانم کرد لە واشنگتن، سەرۆکوەزیران گفتوگۆ و کۆبوونەوەی زۆر باشی لەگەڵ بەرپرسانی ئیدارەی ئەمریکا هەبووە، هەروەها لەگەڵ کۆنگرێسمانەکان کۆبووەتەوە. ئەمە سەردانێکی زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان و ئەو گرێبەستانەشی واژۆ کراون لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان زۆر گرنگە کۆمپانیا ئەمریکیەکان بێنە هەرێمی کوردستان و بەرهێنان دەکەن. من پێم وایە هەمووان لە واشنگتن زۆر دڵخۆشن بەوەی کۆبوونەوە لەگەڵ سەرۆکوەزیران بکەن و ستایشی سەرکردایەتی جەنابیان دەکەن، ستایشی سەرکردایەتی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن، چاویان لەوەیە پەیوەندیەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان پەرە پێ بدەن و چونکە هەرێمی کوردستان وەک هاوپەیمانێک لە ناوچەکە دەبینن و چاویان لەوەیە کە هەرێمی کوردستان کارێکی زۆر باش لە ناوچەکە بکات، چونکە لە ڕابردوودا هەرێمی کوردستان شەڕی دژی تیرۆری کردووە. ئەمە ڕێرە و جوڵەیەکی ئەرێنیە بۆ هەرێمی کوردستان و لە واشنگتنەوە زۆر باش چاویان لەوەیە پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان پەرە پێ بدەن. باشە، کەواتە پێتان وایە ئەم سەردانە توانێت کەناڵێکی نوێ بۆ بەرهێنانی ئەمریکا لە هەرێمی کوردستان بکاتەوە هاوکات بە تایبەتی لە بواری وزە و ژێرخانی ئابووری بۆ ناوچەکەش گرنگ بێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە زۆر باش دەبێت بۆ هەرێمی کوردستان. من پێم وایە هەرێمی کوردستان دەبێت ببێتە نەتەوەیەکی سربەخۆ، وڵاتێکی سربەخۆ، چونکە ئێستا دراوسەکانی هەرێمی کوردستان سووریا و تورکیا و عێراق و ئێرانیش دژی سربەخۆی هەرێمی کوردستانن و خەڵکی هەرێمی کوردستان زۆر ئازاریان چەشتووە بەهۆی ئەم واقعە تاڵەوە بەسەریاندا سەپێنراوە. ئەوەندەی کە ئێستا سەرکردایەتی هەرێمی کوردستان کار بۆ خەڵکەکەی دەکات، کار بۆ خۆشگوزەرانی خەڵکەکەی دەکات، کار لەسەر چەسپاندنی دیموکراسی لە ناوچەکە دەکات. ئەمە نمونەیەکی زۆر جوانە و پێویستە خەڵکی هەرێمی کوردستان، سەرکردایەتی هەرێمی کوردستان کار بکەن بە شێوەیەکی ئەرێنی بۆ گەلی کوردستان و هەروەها بۆ دراوسەکانی هەرێمی کوردستانیش گرنگە ڕێز لەم دیموکراسیەتە بگرێت. بەڕێز فرانسیس، ئاماژەت بە دراوسەکانی هەرێمی کوردستان و ئەو گۆڕانکاریانەی ناوچەکە کردەمێ بزانم کە لە ناوچەکەدا کە وڵاتان گیرۆدەی شەڕ و ئاڵۆزین، هەرێمی کوردستان بۆتە داینەمۆ بە تایبەتی بۆ چارەسەرکردنی ئەو بابەتانەی کە لە وڵاتانی دەوروبەری ڕوودەدەن، بۆ نمونە سەرخستنی پرۆسەی ئاشتی لە تورکیا یا لێک نزیکردنەوەی لایەنە کوردیەکان لەگەڵ دمشق. توانیویەتی هاوسەنگی هێز لە نێوان ئەکتەرە سەرەکیەکانی ناوچەکە بپارێزێت و ئەمە نیشان بدات بە کردەوە؟ من پێم وایە لەو باوەڕەدام سەرکردایەتی هەرێمی کوردستان باوەڕیان بە مافەکانی مرۆڤ و دیموکراسیەت هەیە لە کاتێکدا کە وڵاتانی دیکە ئەم کوالیتیە باشەی هاوشێوەی هەرێمی کوردستان نیانە و هەرێمی کوردستان ڕێز لە مافی مرۆڤ دەگرێت، ڕێز لە دیموکراسی دەگرێت، بەڵام وڵاتانی دیکەی عەرەب تا ڕادەیەک بەم شێوەیە ئەم نمونە جوانەی هەرێمی کوردستانیان نیشان نەداوە و ئێمە لەو باوەڕێداین دەبێت هەمووان چاو لە هەرێمی کوردستان بکەن کە چ ناوچەیەکی جوانە، چۆن ڕێز لە مافەکانی مرۆڤ دەگیرێ، ڕێز لە دیموکراسیە دەگیرێەوە، چۆن کار بۆ گەلی خۆیان دەکەن بۆ ئەوەی بچنە پێشەوە داهاتوویەکی گەشتیان هەبێت لە ناوچەکە. گەلی کوردستان شایستەی ئەوەن کە هەیانە، شایستەی لەوە زیاتریشن و نابێت لەلایەن دراوسەکانەوە بێزار بکرێن. سەرڕای ئەوەی ئەم ئاڵنگاریانە ناوچەکەدا هەیە دەبێت ڕێز لە
خەڵکی هەرێمی کوردستان بگیرێ تاکە چارەسەریش پێویستە پرسی فەڵەستین چارەسەر بکرێت. باشە بەڕێزت ئەندامی پارتی کۆماریت نزیکیت لە دیدگا و سیاسەتەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکاوە پێت وایە کە ئەمریکا ئەوێت لەم قۆناغە نوێدا لە ئیدارەی نوێدا جارێکی دیکە سیاسەتەکانی دەرەوەی بە چ شێوازێکدا بڕێژێتەوە ئایا ئەم سیاسەتانە هەرێمی کوردستانیش لە خۆ دەگرێت کە بەم شێوازە مامەڵی لەگەڵ دەکات و پێگەی هەرێمی کوردستان لەکوێی دیدگا و تێڕوانینی سیاسەتی نوێ ئەمریکایە بە سەرۆکایەتی ترامپ؟ بەداخەوە سەرۆک ترامپ ئێستا هێرش دەکاتە سەر ئازادی ڕادەربڕین لە ئەمریکا بەداخەوە تاوەکو ئێستاش لە ئەمریکا ڕخنەیەکی زۆر لەم سیاسەتەی ترامپ دەگرێت لە ئیدارەی ترامپ کۆماریەکان تاوەکو ئێستا زۆرینەیان باوەڕیان بە دیموکراسی هەیە باوەڕیان بە مافەکانی مرۆڤ هەیە بەداخەوە ئەوەی ئێستا ڕوودەدات لە غەزە و خەڵکی خواردنیان نییە بیخۆن و ئازار دەچێژن دەکوژرێن پێویستە سەرۆک ترامپ کار بکات لە بەرژەوەندی گەلی ئەمریکا و نابێت لە بەرژەوەندی گەلەکانی دیکە کار بکات وەک بەنمونە گەلی ئیسرائیل پێویستە کار بکات بۆ چارەسەرکردنی کێشەکان و ئەوەی دەبینین کە لە غەزە ڕوودەدات کارەساتێکە قوڵقێنراوە و جنۆساید لە غەزە ڕوودەدات ئێمە دەمانەوێت ئاشتی دەستەبەر بێت چاومان لەوەیە کە سەرۆک ترامپ ڕێز لە خەڵکی فەڵەستین بگرێت چی دیکە ڕێگە بەم کۆمەڵکوژیە نەدات و دەبێت ڕێز لە گەلەکانی دیکە بگرێت. زۆر باشە بەڵام من ئەمویست کە ڕوانگەوە دیدگای سیاسەتی نوێی ئەمریکا لە بواری سیاسەتی دەرەوەیدا بزانم کە ئایا بە نیازە داڕشتنەوەیەکی نوێ و پێداچنەوەیەکی نوێ بەم سیاسەتەدا بکات بە نسبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هاوکات هەرێمی کوردستان و عێراق کە ئەمریکا بەرژەوەندی لەم ناوچەیەدا هەیە ئەوێت ئەم بەرژەوەندیانەی لەم ڕێگەیەوە بپارێزێت بەرژەوەندی هاوبەشەکانی لە ناوچەکەدا بەتایبەت لە هەرێمی کوردستان چییە؟ بەداخەوە دوای جەنگی عێراق جۆرج بۆش نەخشەیەکی نوێی بۆ ناوچەکە دانا و هەرێمی کوردستانی دابەش کرد بەسەر 4 وڵاتدا ئەمە ڕێککەوتنێک بوو کە 100 ساڵ لەمەوە پێش کراوە بەسەر 4 وڵاتی دراوسێدا دابەش کراون بەڵام تاوەکو ئێستا ئەم 4 وڵاتە ڕێگە نادەن کە هەرێمی کوردستان ببێتە وڵاتێکی سربەخۆ. سەرۆک ترامپ ئێستا دڵخۆشە بەوەی کۆمپانیا ئەمریکەکان دێنە هەرێمی کوردستان و وەبەرهێنان دەکەن. سەرۆک ترامپ چاوی لەسەر پەیداکردنی پارەیە چاوی لەسەر قازانجی ئابووریە چونکە ئەو پیاوێکی بازرگانە و زۆر دڵخۆش دەبێت بەوەی کە ئەم گرێبەستانە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دوو کۆمپانیای گەورەی ئەمریکیەوە واژۆ کراون کۆمپانیەکانی ئەمریکا دێنە هەرێمی کوردستان و بەرهێنان دەکەن ئەمە زۆر گرنگە بۆ ئیدارەی ترامپ. باشە کەواتە پێت وایە ئەم نزیکبوونەوەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستان تەنها بوونی سەرچاوەکانی وزەیە لە کوردستان یان ناداڕشتنەوەی جارێکی دیکەی هەماهەنگی و هاوکاریەکانە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا وەکو ناوچەیەکی سەقامگیر کە ئەمریکا پشتی پێدەبەستێت. بەڵێ کۆمپانیا ئەمریکەکان و ئیدارەی ترامپ زۆر دڵخۆشن بەوەی کە کۆمپانیا ئەمریکەکان دێنە هەرێمی کوردستان و کار لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن سەبارەت بە سامانە سروشتیەکان و ئەمە پێچەوانەی ئەو گرێبەستەیە کە لە ئۆکرانیا کراوە جیاوازە لەوەی کە ئەو گرێبەستەکانزایی لەگەڵ ئۆکرانیا کراوە. لەلایەکی دیکەوە هێزی پێشمەرگە کارێکی زۆر باشیان کردووە شانبەشانی هێزی ئەمریکا ڕوبەڕووی داعش بوونەتەوە ڕوبەڕووی تیرۆر دەبنەوە دژی داعش دەجەنگن ڕوبەڕووی هەموو کردەوەیەکی تیرۆریستی بوونەتەوە ئەمە جێگەی بایەخە لەلایەن ئیدارەی ترامپەوە. کەواتە ئەمریکا هێشتا وەکو هەڵپەیمانێکی استراتیژی سەری هەرێمی کوردستان دەکات لە ناوچەکەدا چە لە بواری ئابووری هاوکات سیاسی دیپلۆماسی و سەربازی و ئەمنی.
بەڵێ بە دڵنیاییەوە وەکەوەی کەوتم هەرێمی کوردستان سەلماندوویەتی بۆ حکوومەتی ئەمریکا و بۆ ئەوروپاش سەلماندوویەتی کە دەکرێت متمانەتان بە پێشمەرگە بێت لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ڕوبەڕووبوونەوەی داعش ئەمە بە تەواوی سەلمێنراوە بۆ وڵاتانی دیکە و حکوومەتی هەرێمی کوردستان کارێکی زۆر باشی کردووە بۆ بەرەو پێشبردننی هەرێمەکە و کردوێتە ناوچەیەکی سەقامگیر لەم ناوچە پڕ لە ئاڵۆزیدا هەمووان چاویان لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە هەموو سەرسام بوون بەم کارێکە حکوومەتی هەرێمی کوردستان کردوێتی. با باس لە بوونی سەربازی ئەمریکا لە ناوچەکە بکەین بە تایبەتی لە عراق و هەرێمی کوردستان لە کاتێکدا لە عراق دژایەتی بوونی هێزەکانی هاوپەیمانان بە سەرکردایەتی ئەمریکا لە عراق دەکرێت لەلایەکی دیکە ئەمریکا پاڵپشتیەکانی بۆ هێزەکانی پێشمەرگە لە هەرێمی کوردستان دووپات دەکاتەوە. ئەمە لەلایەن ئەمریکاوە دەتوانێت چه پەیامێکی گرنگ بێت بۆ عراق و هاوکات ئەکتەرەکانی دیکەی ناوچەکە ئەوانەی کە بە تایبەتی لە عراقەوە نزیکن. وەک دەزانیت سەرۆک ترامپ حەزی لەوە نییە کە پێی بوترێت چی بکرێ ئەو کەسێکی توندە ئەو شتە دەکات کە باوەڕی پێیەتی و سیاسەتێکی هەیە ئەمریکای لە پێش هەموو شتێکەوە داناوە ئەوەی بۆ ئەمریکا گرنگ بێت ئەو کارە دەکات. بەڵێ ئەو چەند بڕیارێکی داوە لە ڕابردوودا ئێستا سەرنجی لەسەر سیاسەتی خۆیەتی لە دەرەوە لە ناوەوە چاوی لەسەر ئابووریە چونکە دەیەوێت ئابووری وڵاتەکەی ببوژێنێتەوە و هەروەها ئەو قسەیشی کردووە کە دەیەوێت کەنەدا بکاتە ویلایەتێکی دیکەی ئەمریکا و دەیەوێت وڵاتانی دیکە ناوچەکانی دیکە بۆ نمونە گرینلاند بەخۆیەوە بلکێنێت ئەمە هەموو سەرنجی ئابووریە کە ئیدارەی ترامپ چاوی لەسەرەتی کەنەدا هاوپەیمانی ئێمە بووە بە درێژایی مێژوو کە ئەگەر تۆ ئەم قسەیە بکەی بڵێ کەنەدا دەیکەینە ویلایەتێکی دیکەی ئەمریکا ئەمە دەبێتە هۆی تووڕەکردنی کەنەدیەکان کە بە درێژایی مێژوو هاوپەیمانی ئەمریکا بوون ئەمە زیانی ئابووریشی دەبێت چونکە کەنەدیەکان دێنە فلۆریدا دێنە واشنگتن و پەیوەندی بازرگانی لە نێوانیاندا هەیە ئەم قسەیە زیانی بۆ هەردوو وڵات دەبێت. ئێستا سەرۆک ترامپ 7 ملیار فۆلۆوەرزی هەیە گویا هەمووان چاویان لەسەرەوەیە کە ئەمریکا چاوی لەسەر دیموکراسیەت بێ چاوی لەسەر مافەکانی مرۆڤ بێ ئێمە وەک ئەمریکی چاومان لەوە نییە کە وڵاتانی دیکە داگیر بکەین جینۆساید ئەنجام دێن بەڵکو چاومان لەسەرەوەیە کە سیاسەتێک پەیڕۆ بکەین دیموکراسیەت بپارێزێ مافەکانی مرۆڤ بپارێزێ بەڵام دەبێت ئەم کۆمەڵکوژیە لە فەڵەستین ڕاگیرێت کە بە هەزاران کەس کوژراون بە دەیان هەزار کەس کوژراون ئەگەر ئێمە ئاشتیمان دەوێت بەڵێ دەبێت ئەم شەڕە ڕاگرین. زۆر باشە من ئاماژە بە عراقیش دەکەم بە تایبەتی کە ئێستا لەگەڵ هەرێمی کوردستان کۆمەڵە کێشە هەیە کە بە دانوستان تا ئێستا چارەسەر نەکراوە پابەندی دەستور و مافە یاساییەکان بەرامبەر بە هەرێمی کوردستان نابێت لە کاتێکدا ئەمریکا ئەوێت عراق نمونەیەکی جوان لە فدراڵیەت نیشان بدات کە ئەمەی نەکردووە. ئەمریکا دەتوانێت بەم پەیوەندیانەی لەگەڵ هەرێمی کوردستان و گرنگی پێدانی عراق پابند بکات کە ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان و مافە یاسایی و دەستوریەکانی بگرێت پەیامێکی ڕوونی لەم بوارەوە بۆ عراق دەبێت. بەڵێ وەک دەزانن ئەمریکا نیگەرانی بەرژەوەندیەکانیەتی لە عێراق سەرۆک ترامپ دەبێت هەردوو لایەنەکە پێکەوە کۆ بکاتەوە و پێویستە حکوومەتی عێراق ڕێز لە سەروەری خاکی عێراق بگرێت پێویستە ڕێز لە ئۆتۆنۆمی هەرێمی کوردستان بگرێت پێویستە ڕێز لە سەروەری هەرێمی کوردستان بگرێت و ئەو گرێبەستانەی لەلایەن سەرۆکوەزیران مەسرور بارزانیەوە واژۆ کراوە لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان بە گوێرەی دەستور ئەم گرێبەستانە واژۆ کراوە بە گوێرەی دەستور هەموو ئەو سامانە سروشتیانەی کە لە سنووری هەرێمی کوردستاندان دەکرێت هەرێمی کوردستان مامەڵەیان پێوە بکات و هیوەخوازم سەرۆک ترامپ ئەم کێشانە چارەسەر بکات و دەبێت ئەوە بسەلمێنێت کە هەرێمی کوردستان مافی خۆیەتی ئەم گرێبەستانە واژۆ بکات و نابێت هیچ کەسێک
دەسوەردان لە کاروباری ناوخۆی هەرێمی باشە کوردستان کەواتە بوونی کۆمپانیا ئەمریکیەکان و بەرهێنانیان لە هەرێمی کوردستان لە بواری وزە ئەتوانێت چ ڕۆڵ و کاریگەریەکی هەبێت لەسەرەوەی هەرێمی کوردستان بتوانێت ئابووری خۆی فرەچەشن بکات هاوکات کاریگەر بێت لەسەر پڕکردنەوەی ئەو بۆشایی کە لە بواری وزە لە بازاڕەکانی جیهاندا هەیە ئایا ئەمە استراتیژیەت وە دیدگای درێژخایەنی ئەمریکایە بەنسبەت هەرێمی کوردستانەوە لە سیاسەتی ئابووری خۆیدا؟ بەڵێ من لەو باوەڕەدام وەکەوەی کە دەزانن ئەوروپا پێویستی بەم گازی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی چی دیکە پشت نەبەستن بە گازی رووسیا و ئۆکرانیا ئەو سامانە سروشتیانەی کە هەیەی ناتوانێت بیفرۆشێتە ئەوروپا و دەکرێت هەرێمی کوردستان ببێتە شوێنگرەوەی گازی رووسیا ئەم گازە هەناردەی ئەوروپا بکرێت پێویستە پەرە بە گازی هەرێمی کوردستان و سەرچاوە سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان بدرێت و سەرکردەکان پێویستە کار لەسەر ئەمە بکەن کە هەرێمی کوردستان وزەکەی خۆی بگوازێتەوە بۆ ئەوروپا وەکەوەی کە لە لوبنان هەیە. لوبنان سەرچاوەکانی وزەی تەواو وێران بوون ئابوووریەکەی داڕوخاوە پێویستە ئێمە چاومە لەسەرەوە بێت ئەم ئابوووریە ببوژێنینەوە و هەرێمی کوردستان و وڵاتانی دیکەش پێویستە شاندی خۆیان بنێرن بۆ هەرێمی کوردستان هەماهنگ بن لەگەڵ هەرێمی کوردستان بۆ ئەوەی کار بکەن ئەم وەبەرهێنانە لە بواری وزە زیاتر بکەن. زۆر باشە بەڕێز مالێکە ماژەت بە وڵاتانی ناوچەکە کرد بەگشتی ئەم سەردانە هاوکاتە یا بڵین دوای ئەو سەردانە مێژوویەی دۆناڵد ترەمپ بێت دێت بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ سعودیە ئیمارات و قەتەر ئێستا ئیتر سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە واشنگتۆنە پێت وایە ترەمپ دەیەوێت لە ڕێگەی ئەم دۆستایەتیە مێژوویەوە دووپاتکردنەوەی چه پەیامێک بە وڵاتانی هاوپەیمانی خۆی لە ناوچەکە و وڵاتانی ڕکابەریشی بدات ئایا ئەمە هاوسەنگی هێز لە ناوچەکە چۆن دەپارێزرێت لە ڕێگەی ئەم پەیوەندیانەوە؟ سەردانەکەی بۆ وڵاتانی کەندا و سەردانێکی داهرایی بوو با بڵێن و بەرهێنان بۆ چاوی لەسەر بەرەپێدانی پەیوەندی بازرگانیەکانی بوو لەگەڵ وڵاتانی ناوچەکە بۆ نمونە سعودیە و قەتەر و ئیمارات کە سێ گرێبەستی واژۆ کرد و قەتەر پێش فڕۆکەیەکی داوەتە سەرۆک ترەمپ کە بەهاکەی ملیاران دۆلارە و بەخۆشحاڵیەوە سەرۆک ترەمپ ئەمەی پەسەند کردووە ئەم خەڵاتی قەتەر وەکەوەی کە دەزانین سەرۆک ترەمپ تاوەکو ئێستا ڕێزی بۆ یاساکانی ئەمریکا و یاساکان نەگرتووە ئەم فڕۆکەی پەسەند کردووە شتێکی زۆر باش دەبێت ئەگەر ئەم پەیوەندیانە پەریان پێ بدرێت. زۆر باشە من لە زۆربەی میوانەکانم ئەم پرسیارم کردووە با لە جەنابیشت بپرسم سەبارەت بە کردنەوەی گەورەترین کۆنسوڵخانەی ئەمریکا لە جیهان کە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکرێتەوە پێت وایە ئەمە چه پەیامێکی لە پشتە لەلایەن ئەمریکاوە کە بەم شێوازە متمانەی بە سەقامگیری و ئارامی و هاوبەشی هەرێمی کوردستان لە زۆر بواری گرنگ هەیە کە ئێستا ئەمریکا پشتی پێدەبەستێت. ئەمە هەنگاوێکی زۆر ئەرێنیە کە ئەمریکا ڕازی بووە بەوەی کە گەورەترین کونسوڵخانەی خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە ئەمە ئەوە دەگەیەنێت کە بە بڕوای من وە هیواخوازیشم دوای ئەمە ببێتە ئەوەی ببێتە هۆی ئەوەی کە بڕیارێک بدرێت سەربەخۆی هەرێمی کوردستان ڕابگەێنرێت ئەمە دەرخەری ئەوەیە کە بەرژەوەندیەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستانن پەیوەندێکی زۆر باش هەیە و بەرژەوەندی کۆمپانیا ئەمریکەکان لە هەرێمی کوردستان هەن و کۆمپانیای زیاتر دێنە هەرێمی کوردستان و لە بواری کەرتی نەوت و گاز کار دەکەن ئەمە هەنگاوێکی ئەرێنیە ئێمە پشتیوانی دەکەین و هیواخوازم ڕێکەوتنی پرۆگرامی ئەتۆمیش لە نێوان ئێران و ئەمریکا واژۆ بکرێت ئاشتی و سەقامگیری بگەڕێتەوە ناوچەکە چونکە ئەوەی بووە تەواو تازە ڕوویدا ئێستا پێویستە پەڕەیەکی نوێ هەڵدرێتەوە و ڕێکەوتنێکی نوێ بکرێت کە ئاشتی و سەقامگیری بێتە ناوچەکە و خەڵکی پێویستە چی دیکە لەم ناسەقامگیریە بهێنێتە دەرەوە کۆمەڵکوژی ڕاگیرێت پێویستە
خۆشگوزەرانی بۆ خەڵکی ناوچەکە دابین بکەین، پێویستە ڕێز لە سەروەری وڵاتانی یەکدی بگرین، پێویستە ڕێز لە سیاسەتی وڵاتانی دیکە بگرین، نابێت بە شێوەیەکی نەرێنی مامەڵە لەگەڵ دراوسەکانمان بکەین. ئێمە لەم جیهانەدا دەژین هەموو پێکەوە، هەمومان پێکەوە کار دەکەین، هەمومان لەم جیهانەداین. پێویستە هەنگاوی ئەرێنی بنرێت و پێویستە مامەڵەیەکی زۆر باش لەگەڵ خۆمان بکەین و پێویستە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و ئەمریکاش بەهێزتر بکەین. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز مالیک فرانسیس، شارەزای کاروباری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەندامی پارتی کۆماری کە لە سەیداوە لەگەڵمان بوو. زۆر سپاس.